ڕەنگە زەرمەندترین چین لەو قەیرانەدارایی هەرێم بەگشتی و سلێمانی بە تایبەتی گرتوتەوە توشبوانی نەخۆشی شێرپەنجە بن. دەرمانی شێرپەنجە گران و بەشێکی زۆر لە توشبووەکانیش لە چینی هەژارن، بۆیە قەیرانی دارایی و کەمی دەرمان لە نەخۆشخانەی هیوای تایبەت بە توشبوانی شێرپەنجە لە سلێمانی ژیانی سەدان نەخۆشی خستووەتە مەترسیەوە. لە 11/1/2022ەوە بە سوپاس ئەنجومەن نیوزیلند موافقەتی هێناوەتەوە. من ئەتوانم بڵێم ئەگەر لێرە من وەکو بەڕێبەریم نەخۆشخانەیە دەسەڵاتێکی زۆرمان پێدراوە بۆ کڕینی دەرمان، بەس کە پارە نەبوو من چی لە دەسەڵات و وەرەقە و ئیمزا بکەم، ینی پارە بوونین ئەگەر دەسەڵاتی 10 ملیۆن دۆلاریش بن بە من مانگانە لەم دۆخەی ئێستاە کە بڵێم شتەکڕم بۆ سندوق لە ناو سەیدەلیە و کۆمپانیەکان لە پارێزگای سلێمانی هیچ کۆمپانیا و سەیدەلەیەک جوابی نییە لەبەروی پارەکانیان قفڵ دەبێت و ئامادەنین دەرمان بفرۆشن بە سنتەرەکانی ئەمە بە نەخۆشخانەکانمان. کەمبوونەوەی پارەی کاش لە بانکەکانی سلێمانی کە یەکێتی و پارتی یەکتری بە هۆکارەکەی تۆمەتبار دەکەن. گرفتی نەمانی دەرمان و چارەسەری لە نەخۆشخانەکان دروست کردووە. کۆمپانیەکانی خۆڵ و خاشاکیش شار و شارۆچکەکان پاک ناکەنەوە بەهۆی پێنەدانی پارەوە. و ئەمە هۆکاری سەرێکەکەی تا ئێستا ئەوی کە بە دووەداچوونەکان کراوە نەبوونی سویلەی نەقدیە نەبوونی پارەی پێویستە لە بانکەکان هەم بۆ کۆمپانیەکانی دەرمان هەم بۆ کۆمپانیەکانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک. ئەو کاڵاوشمەکانەی بەپێی یاسا بەشێک لە داهاتەکانیان بۆ سندوقی کۆمەکی توشبوانی شێرپەنجە تەرخان دەکرێت داهاتەکانیان زیادی کردووە کەچی سندوقی توشبوانی شێرپەنجە پارەی تێدا نییە. ئەم داهاتە لەو باجەیە کە لەسەر خواردنەوە کوحولیەکان و جگەرە وەردەگیرێ لەگەڵ ئەو بەشەی کە لە داهاتی بەڕێوەبەرایەتی هات و چۆکانەوە دێتەوە سەرم حسابە. بەڵام ئێمە گەردی قەت بین هەموو ئەو سێشتەی ناوم هێنا هەرسێکی لە ئێستادا زۆر زیاترە بەراورد بە ساڵی 2017 بەڵام لە داهاتی سندوق بەو شێوازەیە کە ئێمە ناتوانین 1 دینارمان بۆ سەرف کرێت و چەکەکانمان لێورە قفڵ بووە. کەمبوونەوەی دەرمان و چارەسەری تایبەت بە توشبوانی شێرپەنجە لە کاتێکدایە تا دێت ڕێژەی ئەو نەخۆشیە لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشان دەکات. کەمی دەرمانی ژیانی سەدان توش بوو دەخاتە مەترسیەوە. هەر جاری ئەمە کە دەرمانمان لێبڕێ کۆمەڵی نەخۆش ئەبنە قوربانی بەوەی کەوا مەرحەلەکەیان گەشاکە بۆ مەرحەلەیەکی پێشکەوتوتر. هەر جارێکیش مەرحەلەکانی کە بچێتە مەرحەلەیەکی پێشکەوتوتر ئەو دەرمانانەی بۆ مەرحەلەی پێشکەوتوتر بەکارێ گران بەهاترە. ئەو فەحسانەی بۆ مەرحەلەی پێشکەوتوتر ئەبێ بیکەی فەحسیجی ناتە گران بەهاترە. واتە جارێکی کە لە هەر جارێک لە دابڕانی دەرمان حکومەت زەربەیەکی کە زەرەرێکی کە لە داهاتی خۆی و داهاتی نەخۆشخانەکە ئاات کە دوچار دارەکە لەسەری نەخۆشکە ئاشکێتەوە. 32 بانک لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەکانی دەوروبەری بوونیان هەیە. سەرجەم ئەو بانکانە تووشی گرفتی بێپارەیی بوون. پارتی یەکێتی نیشتیمانی بە بردننی داهاتی سلێمانی و یەکێتیش ئەو حیزبە بە گاماروی ئابووری خستنە سەر سلێمانی تۆمەتبار دەکات. لەو نێوەندەشدا تەنها خەڵک زەرمەندە. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، سلێمانی.